سبەی ترامپ و کیم جۆنگ ئون لە هانۆی کۆ دەبنەوە. مناڵێکی شنگالی کە تازە لە دەستی داعش ڕزگاری بووە پرسیار دەکات ئاخۆ چی بە شنگال هاتووە. کەلیسای یەختەمار لەسەر دەریاچەی وان بەناوبانگترین تەلارسازی ئەرمەنیەکانە. سڵاو و ڕێزی ڤیدیۆن دەما خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ژێ دەنگی ئەمریکا لە واشنگتن. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش خۆشاتنەوە ڕای بەڕێمەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمینگی خۆش وەلمان بوانە سەر. سەرۆکی وڵاتە یەکگرتووەکان دۆناڵد ترامپ و ڕێبەری کۆریای باکوور کیم جۆنگ ئون بریاروایە لە ڕۆژی چوارشەمە لە هانۆی پایتەختی ڤێتنام کۆ ببنەوە بۆ بەردەوامبوون لەسەر وەتیوژەکانن کە لە ساڵی ڕابردوو دەستی پێکرد سەبارەت بە چەندین کیشە کە هەرە گرنگترینان داماڵێنی دۆرگەی کۆریایە لە چەکی ناوکی. ڕێبەری کۆریای باکوور کیم ئەمڕۆ لە پێشدا گەیشت و لەلایەن هاوڵاتیانێکی زۆرەوە پێشوازی لێکرا کە وا دیارە زۆر خۆشحاڵ بووە پێدەکەنی و دەستیدا شەکاندەوە بۆ خەڵکەکە و دیمەنێکی سەرنجڕاکێش بوو بەڵام لە هەموو گرنگتر ئەوەیە کیم سبەی چی دەڵێت و کاربەدەستانی کۆریای باشوور دەڵێن ئەو ئامادەیە بۆ وەرگرتنی هەنگاوێکی گرنگ. جڤینا بلندیا دووەم یا سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ و ڕێبەری کوریا باکوور کیم جۆنگ ئون وێ سبەهی لە هانۆی پایتەختی ڤێتنامê دەست پێ بکە دەگەڵ ئامادەکاریên civîna هەردوو ڕێبەران خەڵکی کوریا باشوور کەتنە خەما ئەنجامان. لە هانۆی ئامادەکاری ji بۆ civîna bilinda دووەم یا ڕێبەرین ئەمریکا و کوریا باکوور تێنکردن. سەرۆک دۆناڵد ترامپ و ڕێبەری کوریا باکوور کیم جۆنگ ئون دێدانوستاندنا بکەن لەسەر جێبجێکردنا ڕێکەتنا وان یا لە مەها شەش خزیرانە پار لە سەنگاپۆرە سەبارەت ناشتنا ناڤۆکیە کووری. دەمابەری چەند ڕۆژان لە کۆش کاسپی داخفت سەرۆک ترامپ گەشتبین بوو لە هەمبەر جڤینێ. ئەس باوەڕ دەکەم هەفتیا بێ وێ گەلێک باڵکێش بە جڤینا مەیا دووەمە ئەس باوەڕ دەکەم وێ گەلێک ئەنجامên wê hebin. ئەنجامên civînê ku dê karîgeriya rastexwe li ser paşa roja girava Kurî hebe xelkê Sîol paytextê Kurya Başûr di xemê de ne. William Çû Emerîkiyê xelkê bi asl ji Sîolê ye ne pişt rast e ka encamê civînê dê çi be lê bi giştî dîtinek pozitif heye. Ez bawer nakim ku divê nehêştina navokî be. Lê divê ew tiştek bide da ku netewên yekgirtî û kongres jî cezayan sist bikin ku pêdiviya wî pê heye. Divê ew tiştekî bike. Hinek kes bawer dikin ku ew qet tiştekî nake. Lê gelek destkeft li benda wî ne. Çima ew ê xwe bi navokî vegirê de. Li rexê nerazîbûna nêzîkcihê civînê peyvdarê Freedom Union Kim Sang-jin rex ne li helwestê berê Kurya Bakur girtin li dijî Kurya Başûr û bawer dike ku kêm guherîn li Pyongyang bûne di heftî salên borî de. Ez bawer dikem ku giring e Kurya Bakur nehêştina navokî bibete ser. Çekê navokî serên mûşekan, mûşekhavêj û teknîkan aşkira biket û pêngavên nehêştina navokî bên bidawhînan. Pêgiriya binemayan bête şûna ji berdananan. Kim ûn sûk gote dengê Emerîka danûstandin başin lê navokî nemîne hîviyek lawaz e. Kombûna her du rêberan ne pirseke mezin e lê hêşta zûya pêşbîniya tiştekî bikîn. Çunku ne Kurya Bakur û ne ya Başûr amade ne. Hetanha her du Kuryayan bawerî bi hev nîne. Sibahî çarşem 27 Şubatê Trump û Kim wê li Hanoy bo cara duwan bicivin. ئەگەر کیم جۆنگ ئون سەرۆکۆماری کۆریای باکوور بیاوێ پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا ئاسایی بکاتەوە ئەو دەبێتە ئەو کەسەی لە وڵاتێکدا کە هەراوکارە ئەنجامدا. پەیامنێری دەنگی ئەمریکا لە هانۆیەوە ڕادەگەیەنی هیچ نمونەیەک لە ڤێتنام باشتر نییە کە لە دوشمنێکەوە بۆ بەدۆست. Ji bermayê bombeyên Amerîkî heta gora rêberê şerê komünîst Ho Chi Minh ev dikana bo geştiyaran tiştên kevniyên dijî şerên Amerîkayê difroşe. Li bajarê Hanoyê dîtina mayînên dîroka jandarya Vîetnamê bi Amerîkayê re ne zehmet e.
ده 1967 پشتی کو بالافرا سناتور امریکی جون مکین هاتبو بگوله باران کرن بالافر دا کتبو لسر و گوله اف پیکرا بیرانی نجی جیه کو مکین جالی ویتنامیان و هاتیه ایرش کرن نشان دده لی اف روژین درش در باز بون او د پاش روژ دا بوو ام درباره ده پر نافکرین دما از ناو امریکا دبهیزم ولاتکی پیشکتی و نوجن تبیرا من ام جوا حزدکن جبر که هن مروین باش دلوان او کیف خوشن ویتنام تکلین خود به امریکای را ده 1995 دا آسه کریه. آنها با هر دو ولاتان گلک تشتین گلم پریهنه ده ناو دا فیکارن درباره چینه دجی. او به امریکا را تکلین نزیکتر دخوازن جبر کو او بشتربونا میا هرم داخواز دکن. اف ده تکلین وان دیپلوماتیکین به چینه را دستین وان بهستر دکه. تکلین لشکری به تایبتی نزیک بونه سالابوری امریکا جی شرشوندا جرا یکم بالافر هلگرک شاند ویتنامی. گلک ویتنامی به تایبتی جی دانالد ترامپ حز دکن. از باور دکم که او سروک گلک جیرو و باشه. براستی کیفوی بخورنا مکدونالدز و مریشکا KFC راته او تشتکی خوشه. اف حسکرنا مزنیال ولات کدجمنه بره یه واشنطنی بو پرسکتینه روژوه. گلو اوه کیم هونگ یون و کره باکور جی بکاربن حوصا بکن آنجی نا. هنک ویتنامی باور دکن که اوه بکاربن. لگور من شرد پاش روژه ده بو او در باز بو. ام حاول ددن که درباره آنها و سبر روژه ده بفکرن. بو ویجی هکه اموره ویتنامی ویا ببینه. اوی گلک باش ببجبر که هر کس آشتیا جهان دخوازه راسته؟ لی پرس اوه که گلو ویتنام با کیم یونگ یون مینا که او دا خوازده که بشوپینه آنجی نا. ئەنجومەنی نوێنەرانی وڵاتە یەکگرتووەکان و چاوەڕوان دەکرێت ئەمڕۆ لەسەر بریارێک دەنگ بدەن بۆ هەڵوەشانەوەی بریارێکی سەرۆک ترامپ سەبارەت بە ڕاگەیاندنی باری نائاسایی نیشتمانی لەسەر سنووری باشووری وڵاتەکەدا. دیموکراتەکان بریارەکەیان پاش بریارەکەی 15ی ئەم مانگەی ترامپ پێشکەش کرد و مشتمڕیان لەسەرەوەدایە کە دژ بە دەستورە. هەندی لە کۆماریەکان بەنیازن پشتیوانی لەو بریارە بکەن. بەڵام دڵنیانین ئەگەر بە ئەندازەی پێویست پشتیوانی لە کۆماریەکانەوە بەدەست بێنن بۆ ئەوەی ئەو بریارە ڕەوانەی سەرمێزەکەی ترامپ بکەن. و جاک راموس ڕۆژنەمەوانی ئەمریکی گوت ئەو ئوتیمێوی یە تەلەڤیزیۆنی بۆ دەمێکی کورت دەکۆشکە سەرۆکاتیەدا لە ڤەنزوێلا هاتن ڕاگرتن دووشەم بووی پشتی سەرۆک نیکۆلاس مادورا هەفپەیڤینە بۆوی ڕژن نشکێڤە بداوی ئینای. رامۆس ڕۆژەمەوانی ناوداری تەلەڤیزیۆنە ئەمریکیە بە زمانی ئیسپانیە گوت سەرۆکی هەفپەیڤین بداوی ئینا دەماوی ڤیدیۆک نیشان دای تێدە دیارد بە کە چاوا خۆرتن ڤەنزوێلا ji ئۆتۆمبێلا زبلی خواردنی دەردەخینن و دخەن. هێزن ئەو لە هەیە ڤەنزوێلا تەلەفۆنên رامۆس و تیمێوی ژی ژێستاندنە. وەزیرە ڕاگەهاندنە ڤەنزوێلا ڕۆژنەمەوانی ئەمریکی خەتابار کرد کو بە نیشاندانە ڤیدیۆیەکە ئەرزان بە ئالیکاریە وەزارەتە دەرڤە یا ئەمریکی بوو. سناتی وڵاتە یەکگرتووەکان و چاوەڕوان دەکرێت یەکێک لە هەرە ئارزووترین و بەرفراوانترین پێوانە بخاتە بەردەم کۆنگرس بوو بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەش و دەکرێت The Green New Deal کە ناوهەنەکەیە برارەکە داوای گۆڕینی ئابووری و ژێرخانی ئەمریکا دەکات بۆ سنووردارکردنی کاربۆن و بەرەنگاربوونەوەی نابەرابەری ئابووری و ڕەگەزی. کۆماری لەزی لە دەنگدانی دەکرد نەژ بۆ پەسەندکردنەوەی نەبەلکو ji بۆ نەچارکردنا دیموکراتان کو بزانن هێشتا ئەمریکا نائامادەیە ji پێنگاوەک وەسەڕە. داوایەکی ڕوون و ڕەوان بۆ گۆڕانکاریەکی بەرچاو. ئێمە خۆمان وەک ڕابەرێکی جیهانی دووپات دەکەینەوە لە چوون بەرەو لە سەداسەد وزەی لە بنەهاتوو. بە بەشداریمان لە خۆڵقاندنی کاربەندازەیەکی زۆر ئێمە هەموو داهێنانەکان دەپارێزین. بەو بڕیارە کە جێبەجێکردنی مەرج نییە ئەوە سەودانوێیەکە جیهان دەکاتە ئابووریەکی خاوێنی بێ دەرهاوێژەی کاربۆنی. سەوداکە داوای 10 ساڵ ئامادەکاری نیشتیمانی بۆ دروستکردنەوەی بەرەمهێنانی کارەبا و گواستنەوە و وەرزێری دەکات. هەروەها سەوداکە
دڵنیایی بۆ مەشق پێکردنەوەی کرێکاران و خوێندنی باڵا و خزمەتگوزاری تەندروستی و خانە نشینیان بۆ مسۆگەر دەکات. ئەم سەودای وزەی خاوێن لە کارنامەیەکی سوسیالیستی زیاتر نیە و خۆی لە پلانی ژینگەیەکی باشدا پیشان دەدات. ئەم سەودا نوێیە بە ئەندازەیەکە کە مەترسیدارە. کۆماریەکان دەرفەتێک دەبینن بۆ ئەوەی دیموکراتەکان بخەنە حاڵەتێکی دژوارەوە. دەرفەتێک بدە هەموو کەسێک بە ئاشکرا ڕای خۆی بڵێت و بزانین هەستیان چیە بەرامبەر سەودای وزەی خاوێن. بەڵام ئەگەر کۆماریەکان بڕوایان وابێت کە ئەوان تەڵە بۆ دیموکراتەکان دەنێنەوە، هاوکات دیموکراتەکانیش لە سەنات سوورن لەسەر بەرپەشدانەوەیان بەرەنگاریان ببنەوە. بە دڵنیاییەوە مشتومڕەکە جیاوازی لە نێوان دیموکراتەکاندا دەخاتە ڕوو سەبارەت بەوەی کە چۆن سەر و سەودا لەگەڵ گۆڕانی کەشوهەوادا بکەن. ئێمە ئەم دەرفەتە دەقۆزینەوە بۆ ئەنجامدانی مشتومڕی ڕشت لەسەر کەشوهەوا، چونکە کۆماریەکان پلانێکیان بۆ چارەسەرکردنی گۆڕانی کەشوهەوا نییە. بە هاوکارانی کۆماریەکانمان دەڵێم ئەمە گاڵتە نیە و گۆڕانی کەشوهەوا مەسلەیەکی ئەو پەری جددیە. لایەنگرانی سەوداکە نکۆڵی ناکەن لەوەی کە بڕیاری وزەی خاوێن چارەسەرێکی باشە. مەسلەی گۆڕانی کەشوهەوا لە گۆڕێدایە و شتێکی گریمانەی نییە و دەڵێین ئایا ئێمە چی بکەین بۆ کارکردن بە خێرایی ئەوەی کە زانست پێویستی پێ هەیە. ڕخنەگران بڕیارەکە بە کارەساتێکی گەورەی ئابووری دەبینن. ئەوە دەبێتە پلان ڕێژیەکی ناوەندی لە واشنگتنەوە بۆ هەموو چارەسەرەکان. بەڵام بەهزری من هەندێک لە پێشنیارەکانی لەسەرەوە بخوارەوە هاتووە. دەرەنجام ئەمە زیان بە خەڵکان دەگەینێت. راپرسیەکان ئەوە دەردەخەن کە ئەمریکایەکان هەتا دێت نیگەران دەبن لەمەڕ گەرمبوونی هەسارەی زەوی. بەڵام ئەم نیگەرانیە هێشتا پێویستی بە کاردانەوەی بەردەوامی کۆنگرس هەیە. ئەوەی کۆماریەکان لە دژی ڕاوەستاون و دیموکراتەکانیش لەسەری دابەش بوون، سەودای نوێی وزەی خاوێن دەرفەتی تێپەڕبوونی لە کۆنگرسدا سفرە. نوێنەرên ئەمریکا و تالیبان ji bo danûstandinan dibêjin gera niha ya danûstandinan li Doha Qeterê ji her demekî dî baştir û giringtirin. Zalmay Xelîlzad nûnerê taybetê Emerîkî yê danûstandinan got tîmê nû yê Efxanî bawer pê kiriye pêtir û renge ev demek gelek giring be. Nûnerê Taliban jî Suheyl Şahîn gote dengê Emerîka ew bihîviya encamên ruhin û biberhemin. Danûstandin ji bo vekêşana hêzên biyaniya ji Efxanistanê li hemberî piştrastkirina ku êdî erdê Efxanî nehêt bikarînan ji bo karên tîroristî. سەرۆک ترامپ پاشەوەی لە مانگی دیسان بریاری کێشانەوەی هەموو هێزەکانی وڵاتە یەکگرتوەکانی لە سووریەدا پاش چەند مانگی وە لە بەرامبەر کاردانەوەی یاسادانەرانی هەردوو پارتەکە و وڵاتانی هاوپەیمانان و سەرانی لەشکەر و خستەمەترسی هێزەکانی سووریای دیموکراتیک ترامپ لە هەفتەی ڕابردوو لە بریارەکەی هەڵگەڕایەوە و بریاری مانەوەی 400 نەک 200 سەربازیدا لە ڕۆژاوە. بۆ تێشخستنە سەر ئەو بریارە و کاریگەرەکانی لە ڕێگای سکایپەوە لەگەڵ نیاز حامد برایم لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ماندووە و ئەو پرسەرامەی کرد ئاخۆ ئەوە چ جوورە پەیامیکە و چی لەو بریارە و چۆن لەو بریارە دەڕوانیت و وەڵامی داینەوە. بەڵێ سلااو ڕێزم هەیە ئەو بڕیارەی ئەم دوایی ئیدارەی ئەمریکی بۆ هێشتنەوەی 200 سەرباز لە ڕۆژاوا و باکووری سووریا پەیامێکی گرنگی هەیە ویژەوەیە کە ئەمریکا پشت لە هاوپەیمانەکانی خۆی ناکاتن و حقیقەتەشی بۆ ڕوون بۆتەوە کە ئەگەر پێشتر بە چاوی تورکیاوە تەمەشای کوردی دەکرد ئێستا لە چاوی خۆیەوە تەمەشای کورد دەکات دەزانێتن دەسەڵاتدارانی تورکیا وەک ئەو زەهنێتێکی هەیە لە زەهنێتی کۆمەڵکوژیە بۆ پاراستی کوردان پێویستیان بۆی هەیە کە چەترێک بێتن بۆ ئەوەی لەو کۆمەڵکوژە بیان پارێزن و دیارە دەسەڵاتدارانی تورکیا نایشاردوتەوە بە ئاشکرا بەیانیان کرد کە دەیانەوێت کوردەکان ناو خەندەقەکانی خۆیان ناو ماڵەکانی خۆیان زیندە بەچاڵ بکەن. کاکەنیاز بریارێکی لەو جۆرە
تا چەند کاریگەری هەیە لەسەر هاوپەیمانان و بە تایبەت ئەوروپایەکان بۆ ئەوەی کورد بە تەنیا لە گۆڕەپانەکەدا بەجێ نەهێڵن. پێشتر ینی ئیدیۆمێکی باو هەبوو کە ژۆیە کورد تەنها چیاکانی هەیە بەڵام ینی ئێستاکەوانیە کورد بە حکمی ئەوەی ینی هەم سیاست دەکەەوە هەم لەبووی سەربازی پاراستنی ڕەوا دەکاتن و توانیوێتی خۆی بسەپێنێتن لەبەرەوە کورد وەکو هاوپەیمانێک دەبێت ناو مەشهەدی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی وەکو هێزێک یا وەکو نەتەوەیەکی بێدەسەڵات و نەتەوەیەکی دایما لە کوزانەوە نییە بەڵکو بۆ خۆی دەتوانێت ڕووداوەکان دروست بکە بۆیە خەڵکیش حساب بۆ ئەو هێزە دەکاتن و دەیەوێت هاوپەیمانیەکەی لەگەڵی بەردەوام بێ وەوە لایەک لایەش کە ئەمریکا دیسان سەلماندیەوە ینی ملتەزیمە بە بەهاکانی ئەمریکا کە بۆ خۆی نایلێنە ئەمریکان ڤالیو کە پشت لە هاوپەیمانەکانی ناکە ئەمەش ینی گرنگ بوو بۆ هەموو گەلانی دنیا کەیدی ئەمریکا ئەو هێزە نییە کە پشت لە هاوپەیمانەکانی خۆی بکات. بەس ئەو جورە بریارە چ جورە کاریگەری هەیە لەسەر دروستکردنی ناوچەیەکی ئارام لە باکووری سووریا؟ ئەو ینی ئەم هێزە ینی دەیپارێزێتن لە هێرش و پەلامارەکانی تورکیا و هەروەها ئێران و رووسیا و هەروەها ڕژێمی بەشار ئەسەدیش ینی دەتوانین وا بڵێن ئەو نارانەی ئەمریکا کە ناری گەلی کوردیشن لە باکووری سووریا و گەلانی ناوچەکەنە دیسان ینی ئەو هێزە دەبێتە بەربەست دیارە ئەو هێزە کەمە بژمارە بەڵام ئەو هێزە وەکو چەترێکی سیاسی دیپلۆماسی سەربازیە یعنی ناکرێت هیچ هێزێکی کە دەرەوەی و ئەمریکا و یاخود هێزەکانی یەکێتی ئەوروپاکە لەوێ بوونیان دەبێتن تەزاوزیان بکات. بەس چ جورە کاریگەری هەیە لەسەر پلان و بریارەکانی ئەردۆغان و تورکیا؟ وەدا ینی تووشی شۆک بوونە ئێستاگە هەر ڕۆژێ ینی تەسریح لێ دوانێک دەدەن ئەوان بۆیان ڕوون بووە کە هەموو دنیا دەزانێتن کە ئەردۆغان خەلیفەی داعشە یعنی ئەردۆغان ناوەندی تیرۆرە ینی سەدان هەزار بەڵگە ئەوە دەسەلمێنن کە ئەردۆغان لە پشت داعش و هەموو گروپە تیرۆریستەکانە ئەوەی کە دەوێت دنیا هەموو ینی لەو تێنێ بە ئیرهاب ئەوە خودی ڕژێمی تورکیایە ئەو ڕژێمەی کە ینی ئیسلامی سیاسی ئیخوانی تیرۆریست وەکو مەبدە دەبینێ هیچ ینی ئاکرا بە هیچ سنوورێک ناکە و دەیەوێتن دەرەوەی سنوورەکانی خۆی ئیرهاب بڵاو بکاتە بۆی هەژموری خۆی بسەپێنێت. کاکە نیاز کورد هەر لە دەستپێکی شەڕی ناوخۆی سووریاوە لە شەڕی گروپە توریستە جیوازەکاندا بووە و لەو پێناوەدا هەزاران لە هاوڵاتیانی سیڤیل و شەروانان گیانیان لەدەست داوە بەڵام هەروەها ناوچەیەکی وەکو دەڵێ ڕێبەری سربەخۆیان دروست کردووە و نزیکەی 28% خاکی سووریایان بەدەستەوەیە بەڵام تا ئێستا کۆمەڵگای نێونەتەوەی دانیان بەو قەوارە دانەناوە. ئایا کاتیەوە گەیشتووە دان بەو قەوارە بنیان؟ بڵێ ینی کاتی وە هاتووە دانی پێدا بدرێەوە ئەو دروستکردنی ئەو ناوچەی ئارامەش بەشێکە یاخود دەستپێکێکە بۆ ئەوەی ئەترا بەو ڕێبەبەری خۆسەری دیموکراتی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریادا بدرێت. نیازە حەمەد برایم لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس. لە چەند ڕۆژین دەربازبووی ژمارەکەژن و زارۆکین شنگاڵی ji کۆلەتیا داعشی ڕزگار بوونە هەفدەمێ شکاندنە vê کۆمەڵە ڕادیکال لە بنگەهێوێ داوی لە سووریا یەک جوان زارۆکان و گەشتنە هێزین کوردان پرسیارێکی دیکە کاگەلۆ چ بشنگاڵی هاتیە پرسیارە vî zarokê şingalî neh ji koletiya xilafeta Daeş rizgar bûî mîdyakar berî siyasetvan û lordên şerî şermezar dike. Herkes dizane çî bi şingalî hat. Lê ku tu bersiva mazin bidî zarokê 4 sal û nîvên koletiyê di kempê xilafeta Daeş de û li jêr bombebarankirinê û mejî şûştinê wêneyê şingalê di serî de mabe bêdengî baştirîn bersive.
دی ویدیوین هیزن سوریا دموکراتیین بپرانیا کردان دا رفدکادیا زاروک نزدی بمازن رنا لیتو بیجی یک جوانا کذابا کوچری با حیاتم او هر دو بون هر دوی دستیم درانید کوچر حسن بخوا کتبو دست داعش لی رزگار بو او دزانه درد هزاران زاروکن هشتا کولین خلافتنو کچوجنین هشتا سبیکرینا چند گرانا مادام روجت بهنن مالا خود دیاوا ما مدوین های دست داعش داجی چند همو هانا که هاد منش قرا قریبان شنو اینش دست وان کافرات در کدمان ما آوش خود دیدی بس متشکل زارت خزانی و جار که وجی دست وان در کدمانه ما آوردی متشتاقی دنیدی اوا مالخوی کوچری محمود خلفه گنجینه بیروریانوی د تلفونا وی دیا روژه چند جاران هدارا خوب دی اینا لی داود ابراهیم دورتر دیچا و لجیر خانی خوی کاول لتشتکی دگره خوشگل منن زاوای مایا داعش بری 4 سال و نیوا خودین وان وینیان لرخی گندی بن آخ کرنا ابراهیم دبیجا روحینوان نها بوی رد آخفن وای داعش جداویترین بنگهی خواه لباغوس سوریا یان درون یان خود دانا دست لی شنگالیان ترسقدی هيا حماية حدودي بيجمتا فيدي الشنغال بكا المنطقة بكا تلي آمن ببينينا ومثلا قرتين ويام كشتين ويام يغسيل كرين وادي ساب لي جاي تجيها بعا جاي تجيها نبتن يترسا جروبين راديكالين وكا داعش ريل بيش وقرا شنغاليان دقرا لي ويراني ونبونا خزمتين بنماين جياني لهريمين وان نچار دكا دي كامبين پنابران دا حتا دمكي نديار بمينن جوانی بیوینەی کەلیسای دیرنی دوورگەی ئاختەمار و دەوروبەرەکەی لەسەر دەریاچەیوان یەکێک لە هەرە بەناوبانگترین تەلارسازی ئەرمەنیەکانە. ناوی ئاختەمار وەکو هاوڵاتیانی خۆشەوی باسی دەکەن لە ئەفسانەیەکی ئەڤینداریەوە وەرگێراوە لەو و ساڵانە هەزاران کەسان سەردانی ئەو شوێنە دەکەن. گرava Axtamarê di nava behra Wanê da li ber çiyayê Artosê her demsalê wekî bûkekê xwe dixemilîne. Ev greva dîrokî li bajarokê Westanê an ku geva şêye û 45 kilometre dikeve rojavayê bajarê Wanê û her sal bi hezaran gerok ji bo dîtina wê têne Wanê. Çoyîn hatina grevê ji îskela Westanê bi keştiyan pêk tê. Me jî di rojek xweşik ya zivistana Wanê da berê xwe da grevê. Grev di demsala zivistanê da kirasê spî li xwe dike û aliyekê çiyayê Artosê li aliyê din jî çiyayê Sîpanê wê temaşe dike. Dema demsal dibe bihar, greva bedew îcar keskesora li xwe dike û her aliyê wê dêrê bi hîvên gulav vedike. Dema hûn digihêjin Axtamarayê di serê ewil da dêra xaça pîroziya Ermeniya we pêşwazî dike. Dêr di navbera salên 915-dan 921 da ji aliyê Kralê Ermeniyên Gagîkê yêken ve hatiye avakirin. Dîwarên dêrê bi hunera kevirqewartinê hatine xemilandin û gelek nexş lê hatine kirin. Dêr bi qubbeyekê navendîn wekî nefelek çarpêl hatiye avakirin. Dêr di sala 2007 da hatiye restaurekirin û her sal di meha îlonê da gelek Ermenî tevlî ayînê dibin. Firat Kaval ku bi eslê xwe ji Cilêmêrgê ye û neha li Wanê dijî bo dîtina Axtamarê hatiye hest û ramanên xwe wiha anîn ziman. Em tên ereba xwe parkên alî de wêrê em belema swar dibin. Tên li vir em xwe digerin bêhna mirov li vir têt. Darûberê wê gelek xweş in, cek tarîxî ye, cek maneviyeta wê bilind e. Her wiha gelek çîrok û serpiyatî jî li ser vê grevê hatine gotin. Yek ji jivan çîrokan evîna keça keşişê dêrê ya bedew Tamarayê û şivanekî Kurd e. Bêje qiral pê dihesîd bêtî kiça min û ew Kurd dê pêk bên ew qiral pêk hevxweş nîne hez naket ew ê ciwan û kiça û pêk bên yê bi Sirmanî Westanî pêk bên ji ber hindê rêya xelettir qiral xwe çirayê tilke ku ew ê ciwan bête rexwe. Ew ji kete avê hat.
بس بله هیچ نگهشت دیری ومله بن آوه کد فاتسی مر جیانا خود دسته از وی چنده دزانم لسر اوینا تاماره و شوان کرد گلک کلام هاتنه گوتن یا هری ده زانین کلاما مترانا ایسایا عارف آسلان دنگ امریکا وان محمد بوماوی 27 ساڵە لە فرۆشگایکی بچووکدا لە شاری ڕەقا ئاسنگەری دەکات بۆ دابینکردنی ئامرازەکانی کشت و کاڵ بۆ جۆتیاران کە ئەو کارە لە باوگو باپیرانیەوە بۆ بەجێ ماوە. پەیامنێرمان لە ڕەقا ئەم راپۆرتەی ئامادە کردووە. دوی کارگاه بچووکدا محەممەد 27 ساڵە کارێ هەسنکاری دەکە. بەریوی باب و باپیرێ ویژی ئەف کارا دەکردن. ئەو بێ ئاڵاوێن مۆدەرن و بۆ ئاوایەکی گەڤنەشۆپی بە کۆمەر و هێزا پیان بەرهەمە خۆ دەکە. أنا صار لي 27 سنة بشتغل بيها 27 ساله از بی کاری دکم. از جا آب و باپرین خواه فیر بوم. کار ما هستنکاریا عربیه. دبیجن هموی. یعنی گرم کرن. کار در باز بو ناو اف کاری بو هموی. باشه مزن جبر همه کارگاه حمد آلاوین چاندنیه نه. جبر پرانیا نشتاجین رقا ده چاندنیه دا کار دکن. لورا دا خواست لسر برهمه کار او آماده دکه وكا آلاوين چاندنية حكا دبر ومليف هيا بنستخدمها طبعا لكل شغله الا ام گلک آلاوان لور چه دکن وک بی هکی جودکار په ناپم بو ج خوشو پشا پاقش دکن او اوجی تفره جبو قدکرنا تخد اوی گراس کرن و شکرنا هیسن نه هیسانه لافکار لکیفا دلن این دوی کارگاهی دا کار دکنه بو شهر دنابروان و هیسن دا روجانایه والله مصلحتنا تعبه کار ما گرانه او بتایبه لئم فیر بوینه هر یک کار خودکه هر یک کاری که کودکه حسان دبینه ام به حسن را شر دکین کارگاه مزن باندور لبرهما کارگاه حمد دکن لزبونین وی تایبتن و آلاوین او چه دکه دکار دا باشتر دبینن ریبرکارو دنگ امریکا راقا بهیویاده من خوش هطا برنامه دیا کورت کنکشن هر شادو بختبر بن خدا حافظ ببینه خوش